دیار یعنی گراسی داشت چهار گوشه زیرین یا خلا نایا با فوتسالا کچن کردستان دا لحالا گرد یا چالاکین دو که یار یادنا برای یا نه افراتین دو که یا نه افراتین هولیر هات انجام دان و یا نه افراتین هولیر شب چهار گلان بی برامبرجی یا نه افراتین دو که بعد دنی باید که دا کچن هر دویانان افراتین هولیر و افراتین دو که آسه که مازن پیشکش کرد و شیان چندین هرشان بناسر گلین هفدو و دلیبین گلان یم سانایش دزدان و دنی باید که دا یاری کردن هر دو تیمان نشیان گلان تو مارکنو نی باید که شیاریه به گل دو ماهی کات اتنی وادوی دا کچن تیما افراتین هولیره پیسترات ناف یاری گیدا و شیان کنترول سریاریه بگن و هرشن مترسیدار بناسر گولا تیما کچن دو که اول خلقا 25 جنی وادوی دا یاری کرا پیشکارا یانا افراتین هولیر ستاره علی گولا پیشکف نبو یانا خود تو مارگر و پشتی بورینا 5 خلقان آنکل خلقا سیه شوخان نورالدین گولا دوی تو مارگر و پشتی بورینا ایک خلق همان یاری کر و گریا و گولا سیه بو یانا خو افراتین هولیر تو مارگر و بری یاری دو ماهیک بهت بخلقه که آنکل خلقا سیونه شوخان شهات ری که تو مارکت و گولا چاره بو یانا افراتین هولیر تو مار بکت و یاری دبر جواندیا یانا افراتین هولیر دو مایگات به 4 گلان بی برانبر بو یانا افراتین دوک دەمانزانی ئەگە جێمی یەکەم گۆلمان بکرد بای ئەوەندە گۆلەمان دەکرد بەڵام یاریزانەکانمان مۆفەق نەبوون بەڵام لە جێمی دوم یاریزانەکانمان مۆفەق بوون و خوای گەورە سەرکەوتوی کردین و ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو جوان سەرکەوتوو دەبین و بتوانین جامەکە لە باوەش بگرین و ئێمە لە یاریەکانی چوارگۆشەی زێڕین ئەمڕۆ ڕوبەڕوویانی ئەفرەتانی دۆک بووین و پاڵەوانی وەرزی ڕابردوو ڕاستە ئێمە لە گەڕەکانی پێشووتر لە دوو یاریدا ئێمە بەرامبەر ئەوان ئەنجامی گەورەمان هەبووە بەڵام ئەمڕۆ تایبەت بوو بۆ ئێمە لە ناو یاریگای دۆک توانیمان بەنجامی 4-0 بەرینەوە ئینشاءڵڵا ئەم ساڵ بەتەواتر کابرای لەسەر نازناوەکەکەین و ئینشاءڵڵا نازناوەکە دەبێنەوە بۆ شاری قەڵاو منارە ئەفرەتین هەولێر یانەیەکە زیرەکە پێزە و مانە غەڵەتی هەبوون ئینشاءڵڵا غەڵەتیت خوشی چێکن و مبارەتێکە لەگەڵوان مایە و ئینشاءڵڵا تەعویضیکەن و خسارەتی بوون بەس هەر الحەمدلله کلاسیکو کردستان دا جب خولا فوتسالا کچن کردستان دا افریقا یانا افراتین هولیر لیاریگاه یانا افراتین دو کشیا سرکفتنا کا مازن سرتو مارکت 4 گلان بی برابر و تارده کشیا پنگا بگی برف ناسناو خولا فوتسالا کچن کردستان پاوجیتن شمان خالد کانال بادینان دوک